گەیشتن بە لووتکەی سەرکەوتنەکانت پێویستی بە کۆشش و زانایی و هەنگاوی مەزنە. زانکۆی نێودەوڵەتی قەیوان بە تامەزرۆییەوە دەتگەێنێت بە ترۆپکی سەرکەوتنەکانت. بەشی زانستی چاو لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان پرۆگرامێکی قوڵ و ڕاهێنانی گشتگیر لە بواری پشکنینی چاو پێشکەش بە فێرخوازانی دەکات. لەژێر چاودێری و سەرپەرشتی چەندان دکتۆر و پرۆفیسۆری بە ئەزموون و کارامە. خوێنکاران بەرکەوتەی کارامەیی کلینیکی پشکنینی چاو دەبن لە نێو زانکۆ و لەوانە پراکتیکەکانی دەرەوەی زانکۆ. چالاکی ئەکادیمیەکانی وەک سیمینار، کۆبوونەوەی پراکتیکی، مەشقی کلینیکی و فێربوون لەسەر بنەمای پرۆژە ئەنجام دەدرێن. خوێنکارانی ئەم بەشە لە کاتی مەشقی کلینیکیدا بەرکەوتەی ڕاهێنانی پراکتیکی چڕ دەبن لە بەشە جیاوازەکاندا. لە پاش 4 ساڵی خوێندن دەرچوانی دەبنە خاوەن بڕوانامەی دانپێدانراوی نێودەوڵەتی و ڕێگەیان پێدەدرێت وەک پزیشکی چاو لە نەخۆشخانە حکومەکان و کلینیکە پزیشکیە تایبەتەکان و دامەزراوە توێژینەوەکان و خوێندنی باڵا کار بکەن. زانکۆی نێودەوڵەتی قەیوان فڕەنچایزی هەردوو زانکۆی UTM و UITM مالیزیە. دەرچوانی ئەم بەشە دەبنە خاوەنی بڕوانامەی بەکالۆرێسی نێودەوڵەتی لە زانکۆی UITM مالیزی.